لە ناو گۆڕستانە گەورەکەی شارە کوردنشینەکەی هەڵەبجەدا گەشتی گەڕانەوەی زمناکۆ محەممەد بۆ زێدی خۆی نزیکەی 5,000 قوربانی لێرن کە چەندین کە سوکاری زمناکۆشی تیادایە. هەموو قوربانەکان قوربانی چەکی کیمیایین کە لەلایەن ڕژێمەکەی سەدام حسێنەوە 30 ساڵ لەمەوبەر دەرحەق بەم شارە ئەنجامدرا. ئەمە ناوی ڕاستەقینەی منە. خانەوادەکەم و تەواوی شارەکەم وان دەزانی منش گیانم لەدەستداوە. ئەو کاتی زمناکۆ تەنها تەمەنی 3 مانگ بوو کاتێک کە ڕژێمەکەی عێراق لە 16 مانگی 1970دا بە چەند جۆرێک لە چەکی کیمیایی هێرشی کردە سەر شارەکە. ئەم ڕووداوە یەکێک بوو لە هێرشە هەرە مەرەکێنەکانی چەکی کیمیایی کە بەرامبەر خەڵکی سیڤیل ئەنجام درابێت. وانزانی بوو کە لەگەڵ باوکیدا گیانی لەدەستداوە کاتێک سەربازانی ئێران لەسەر وەختی جەنگی ئێران عێراقدا شارەکەیان کۆنتڕۆڵ کرد. زمناکۆ مناڵێکی ساوا بوو لە کاتی چۆڵکردنی شارەکەدا دەیبەن بۆ ئێران. ئەمە وێنەی خۆم و دایکە ئێرانەکەمە. پەرستارێکی بێوەژن کە ناوی کوبرا حەمیدپور بوو ئەیگرێتە خۆی و ناوی دەنێت عەلی. دوا بە دوای چەند ساڵێک دووچاری ڕووداوێکی هاتو چۆ دەبێت و بە سەختی بریندار دەبێت و گیان لەدەست دەدات. من کاتێک 17 ساڵان بووم ئەوم لەدەستدا. هەر شتێک لەو بارەوە بڵێم کەمە. ئەو منی وەک مناڵی خۆی بەخێو کرد. لەگەڵ لە دەستدانی ئەو دایکی کە بە خێوی دەکرد زمناکۆ دەستی کرد بە گەڕان بە دوای ڕەچەڵەکی خۆیدا. دایکە ئێرانیەکەی پێی وتبوو کە ئەو یەکێکە لە زیندوماوەکانی هێرشەکەی هەڵەبجە. دواتر زمناکۆ پەیوەندی کرد بە کاربەدەستانی عێراقەوە. لە تاقیگەی پشکنینی DNA شوناسی بایۆلۆژی زمناکۆ دۆزرایەوە بەوەی کە دایکی ڕاستەقینەی ناوی فاتیمە حەمەساڵەحە و لە ساڵی 2009دا بە یەک شاد بوونەوە. دەتوانم بڵێم کە دایکم دۆزیەوە هاوکاتی ئەوە خۆشم دۆزیەوە. ئێستا زمناکۆ لەگەڵ هاوسەرەکەی و کچە 1 ساڵەکەیدا پێکەوە دەژین. مایا خەڵکی سلێمانیە. کاتێک مایا هاتە ناو ژیانمەوە ئیتر هەستم کرد کە من دەژیم و ژیانم بەردەوامە. ئەو دەبوایە فێری زمانەنیۆکەی و فەرهەنگەنیۆکەی و مەزهەبی سونی بێت لە کاتێکدا ئەو لەسەر بنەمای مەزهەبی مسلمانی شیعە بە خێوکراوە و گەورە بووە. داکە ڕاستەقینەکەی هاوکاری بە خێوکردنی مناڵە بچکۆلەکەی دەکات. لە ژیانە کچێکم بوو بڵێن کچەکەم کیمیاکاتیاچوو مایم بەقەو کچەکە خۆشەوی. This is my father Muhammad. زمناکۆ لەسەر ئەوە ڕاهاتووە کە تاکە مناڵیشی ڕزگار بووە لە تەواوی خانەوادەکەیدا. خوشکەکەی و هەر چوار براکەی و باوکیشی لەسەر وەختی کارەساتی کیمیایەکەدا گیانیان لەدەستداوە. دادگای باڵای تاوانەکانی عێراق لە 2010دا ئەم کارەساتەی بە جینۆساید دژی کورد ناساند. Their absence. هەمیشە نەبوونیان لە ژیانی ڕۆژانمدا وای لێ کردوم هەموو ڕۆژەفێک بیریان لێ بکەمەوە. لە ڕێی چیرۆکی ژیانی ڕزگاربووەکانەوە وەک ژیانی مامبرایەمی مامی زمناکۆ سەبارەت بە خانەوادەکەی شتگەلێکی زانی کە هەرگیز نەیدەزانی. ئەوین باوکتوم من لەکوێ بووم لە باوەش دایکم بووم هەتاکو کیمیاکە لێدا کە کیمیاکە لێدا سەرتیب دای لە سەرتیب سووتە نەرموو باوکو بردیە سەربان. کۆمسیۆنی مناڵەونبووەکانی هەڵەبجە دەڵێن زیاتر لە 170 مناڵ تا ئێستاکە بێسەر و شوێنن. ناوەکانیان لە مۆنۆمنتی هەڵەبجە تۆمار کراون. بەڵام بەڕێوبەری مۆنۆمنتەکە سەرخێڵ غەفور دەڵێت ئەمە تەواوی چیرۆکەکە نییە. واللهی ئەوەی ترە خوای زانێ من ئەنواع خوێنیان گرتووم یعنی بۆ فەحس ڕسمی خۆش معافانیان بردووە. زیاتر لە 70 خێزان لە هەڵەبجە چاوەڕوانی ئەنجامی پشکنینی DNA-یەکەیان دەکەن بۆ 4 لە زیندوماوان کە دۆزراونەتەوە. ئێستاکە پشکنینی بۆ ماوەی لە بەریتانیا دەکرێت. پاژەوەی تاقیگەیەکی عێراق بە ئۆتۆمەتبارکرا بە هەڵە دیاریکردنی باوانی کەسێکی پێشووتری ئەنجام داوە. ڕۆژێک بوو با بڵێن باوک لە مناڵ ڕایە کرد. دایک لە مناڵ ڕایە کرد چونکە هەر کەسێ هەوڵیای گیانی خۆی ڕزگارکە. بۆیە بە بڕوای من تاوکو ئێستا ئامارێکی وردمان نییە لەسەر مناڵانی ونبووی هەڵەبجە. بۆ زمناکۆ هیچ گومانی تیادا نیە شوناسەکەی دیاریکراوە. دەبێت دەروون ناسان و کۆمەڵ ناسان لەگەڵ هەردووکیان کار بکەن جا ئەگەر ئەوان یەکتر قبول بکەن یاننا ئەم بەشە لەناو ئەم کۆمەڵگەیەدا بوونی نییە. ئەو ناوەکەی لە گۆڕستانی یادگاری کیمیابارانەکەی هەڵەبجە تۆمار کراوە و بە ڕەنگی سەوز نووسراوە. بەڵام بەداخەوە ئەوان لەم ڕۆژانەدا لە سووریا و شوێنەکانی دیکە بەکاری دێنن. ئەمە جێ قبول نییە. ئەمە ئەو کاتەیە بەڕاستی هەست بە ئازارەکە دەکەم. لەبەرەوەی من خانەوادەکەم لەدەستداوە نامەوێت هیچ کەسێکی دیکە ئەم هەستەی لەلا دروست بێت. وەک هێمایەک بۆ ئەوەی کە ڕەنگە لە ژیاندا بێت. ئێستا ئەو هەڵمەتی جیهانی دەکات بۆ بنبڕکردنی چەکی کیمیایی لە جیهاندا.